جوان سڵاوتان لەبێ قوتابیان ئێمە لە وانەی ئەوڕۆ هەر لە بەشی یەکەم کەرتی سێیەم باسی کردارەکان لەسەر نەخشە دەکەین. کردارەکان لەسەر نەخشە واتە باسی کۆکردنەوەی دوو نەخشە، کەمکردن، لێدەرکردن، جارانکردن و هەروەها دابەش و هەروەها ئاوێتەکردنی دوو نەخشە باس دەکەین. ئەوانە لە پۆلی 11 خوێندوتە، بەڵام ئەوە لە پۆلی 12 دووبارە دێتەوە پێشمان لە بەشی یەکەم کەرتی سێیەم. ئێستا بین نمونەیەکمان هەیە، نمونە دەرین ئەگەر fx یەکسانبی بە 2x کەم 4 و gx یەکسانبی بە x کەم 2 ئەوە هەر یەکە لەمانە بدۆزەرەوە. دوو نەخشەمان هەیە، یەکیان ناوی نەخشەی fx کە بریتێ لە 2x کەم 4 و gx بریتێ لە x کەم 2. دەری f کۆ f زائید g of x بدۆزەرەوە. واتای چی ئەوەیان قوتابیان؟ واتە هەردوو نەخشەکەم لە بۆ کۆبکەوە. ئێستا ئەمەیان دەرین fx کۆ gx واتە هەردوو نەخشەکەم لە بۆ کۆبکەوە. هەردوو نەخشەکەی کۆ دەکەینەوە. بینیان کۆیە، دەرین fx کۆ gx هەردوو نەخشەکەی کۆ دەکەینەوە. بین ئەگە هەردوو نەخشەکەی بنووسین، هەردوو نەخشەکەمان چییە؟ نەخشەی fx بریتێ لە 2x کەم 4 و نەخشەی gx بریتێ لە x کەم 2. کەواتە چمان کرد ئەمە لێرە؟ هەردوو نەخشەکەمان هیناکن یەک نێوانمان کۆمان دانا لە نێوانیان. ڕادەی لێکچوومان هەیە لێرە قوتابیان 2x لەگەر x و هەروەها سالب 4 لەگەر سالب 2 کۆ و کەمیان دەکەین بزانین ئەنجامەکەیان دەکاتە چەند. لێرە 2x لەگەر یەک x کۆی بکەینەوە دەکاتە 3x و هەروەها سالب 4 لەگەر سالب 2 کۆ بکەینەوە ئەویشیان دەکاتە سالب 6. کەواتە ئەنجامی کۆکردنەوەی هەردوو نەخشەی fx و gx دەکاتە 3x کەم 6. ئەوە بەنسبەت داواکراوی یەکەم. داواکراوی دووەم داوا چ دەکات قوتابیان؟ دەرێ f کەم gx بدۆزەرەوە. واتە f کەم g ئەوجە x واتە هەردوو نەخشەکەم لە بۆ کەم بکە. واتای چی ئەوەیان؟ واتە fx کەم gx بکە، هەردوو نەخشەکەی کەم بکە. وریا بە ئاگادار بە ئەوە نێوانیان کەمە. نەخشەی fxم لە بۆ بنووسە. نەخشەی fx بریتێ لە 2x کەم 4 کەم، لەبەرەوەی ئەوە نێوانیان کەمە ئاگادار بە نەخشەی gxش لە دوو ڕادە پێکاتیە، کەواتە دەبی کەوانەی دابنێ قوتابیان. ئاگادار بە دەبی ئەو کەوانەی بنووسی. کەوانە x کەم 2 نەخشەی gxشم لە بۆ بنووسە. کەواتە بۆ 2x کەم 4 کەم کەوانە x کەم 2. ئاگادار بە ئەگەر ئەو کەوانەی نەدەی ئەوها بینووسی ڕاستەوخۆ هەڵەیە، یان ئەگە کەوانەکەی نەکەی دەتوانی سالبەکەی ڕاستەوخۆ لە هەردوو ڕادەکەی بدەی، ئەو کاتی کەوانەکەی نەشنووسی نابێتە هەڵە. کەواتە ئێستا ئەگە ئەو سالبەی جارانی ناو کەوانەی بکەین بەشینەوەی بکەین، مان 2x کەم 4 سالب جاران موجب x دەبتە سالب x سالب جاران سالب دەبتە موجب. دووبارە ئێستا چوار ڕادەمان هەیە، دوو ڕادەی لێکچوونە لێرە 2x لەگەر سالب x و هەروەها سالب 4 لەگەر موجب 2. لێرە ئێستا ڕادە لێکچووەکان کۆکەم دەکەین بزانین ئەنجام دەکاتە چەند. 2x یەک x لێ بڕوا دەکاتە موجب x و هەروەها سالب 4 لەگەر موجب 2 لێکیان دەکەین دەکاتە x کەم 2. کەواتە وەڵامی ئەنجامی لێدەرکردنی هەردوو نەخشەی f و g بریتیە لە x کەم 2. ئەوە داواکراوی دووەم. داواکراوی سێم داوا چ دەکات قوتابیان لێرە؟ دەرێ f جاران gx. ئاگادار بە لێرە هەر کاتێک داواکراوەکی وا دیت بۆ شێوەی سیر کە بینیان هیچ نەنووسرا لە نێوانیان، ئەوە بزانە بینیان جارانە. f و g ئێستا نێوانیان جارانە. کەواتە چ دەکەین لێرە؟ دەرین fx جاران نەخشەی gx دەکەین. کەواتە هەردوو نەخشەکەی چێ دەکەین قوتابیان؟ هەردوو نەخشەکەی جاران دەکەین. f جاران gx. کەواتە دەرین fx جاران gx. بین هەردوو نەخشەکەی بنووسین. نەخشەی fx مان چییە؟ 2x کەم 4 و نەخشەی gx شمان بریتە لە x کەم 2. x کەم 2. ئێستا وە نێوانیان جارانە. بین ئەو دوو کەوانەی لێک دەین قوتابیان، هەردوو کەوانەکە چۆن لێک دەدەین؟ هەر یەکیان لە دوو ڕادە پێکاتێک. کەواتە ئەو بەشینەوەی دەکەین، ئەوەی جارانی هەردووچیان دەکەین، وێژ سالب 4ەکە جارانی هەردووچیان دەکەین بزانین ئەنجامەکەی دەکاتە چەند. لێرە 2x جاران x بکەین دەکاتە 2x توان 2 و 2x جاران سالب 2 بکەین دەکاتە سالب 4x. ئەوە ڕادەی یەکەمان لە هەردوو ڕادەی کەوانەی دووەمدا. و سالب 4 جاران هەردووچیان بکەین دەکات سالب 4x و سالب 4 جاران دەکاتە
موجب هەشت کەواتە بۆ 2x کەم 4x کەم 4x کۆ هەشت تابیان لێرە هەردوو کەوانەکەمان لێکدا بۆ شەوێ ئێستا ڕادەی لێک چوومان هەیە لێرە سالب 4x لەگەر سالب 4x کۆی دەکەینەوە ئەنجامەکەی دەکاتە 2x سالب 4x لەگە سالب 4x دەکاتە سالب 8x کەواتە سالب 8x کۆچان کۆ هەشت کەواتە ئەنجامی لێکدانی هەردوو نەخشەی f و g کە fx 2x کەم 4 بوو و gx کەم 2 بوو بریتە لە 2x کەم 8x کۆ هەشت داواکراوی چارەم چیمان هەیە قوتابیان داواکراوی چارەم f دابەش g of x دەرێ هەردوو نەخشەکەم لە بۆ دابەش بکە واتە کوی دەنووسی دەرێ fx لەسەر gx واتە fx دابەش gx دەکەین قوتابیان لێرە کە fx دابەش gx دەکەین دەکات چ بزانین ئەنجامەکەی دەین هەردوو نەخشەی fx و هەروها gx لە بۆ دەنووسین نەخشەی fx مان 2x کەم 4 و نەخشەی gx مان بریتیە لە x کەم 2 سیرکەن لێرە نەخشەی f مان دابەشی نەخشەی g کرد بۆ 2x کەم 4 لەسەر x کەم 2 لێرە ئاگادار بن ئەگەر شیتەڵکردن سادەکردن هەبوو دەی وەڵامەکەی بە ساتری شێوە بینووسی سەرە سیرکەن سەرە ئەو دوو ڕادەیە کە 2x کەم 4 کۆلکەی هاوبەش هەیە لە بینی دوو چارەکەی دوی هاوبەش بەگرە کە هاوبەش وەردەگرین دەبتە x کەم 2 ئەنجامەکەی کە دوی هاوبەش وەردەگرین لە نێوان 2x و سالب 4ەکە ئەنجامەکەی دەکا x کەم 2 لەسەر x کەم 2 لێرە کورتکردنەوە هەیە قوتابیان ئاگادار بە سادەکردن هەیە ئەوە لەگەرەوەی دەڕوا ئەنجام دەکاتە چەند ئەنجامەکەی دەکاتە موجب 2 کەواتە f دابەش g ئەنجامەکەی کردێ چەند کردیە موجب 2 سادەمان کرد ئەنجامەکەی بە ساتی شێوە نووسیمان بین ئێستا داواکراوی پێنجەم داوای چ دەکات پێنجەم قوتابیان ئەوە پێی دەوترێت ئاوێتەکردن ئاگادار بە ئاوێتەکردنی نەخشە لە پۆلی 11 خوێندوتە بە هەمان شێوە ئاوێتەکردنی نەخشەیە واتە نەخشەیەک ببێ ناو نەخشەیەکی تر قوتابیان لێرە کە ئەو بازنە گچکە دیت ئاگادار بە ئەوە ئاوێتەکردنە بابە ئەویان گوتمان کۆیە ئەویان کەمە ئەو ئەگەی زەنێوانیان نووسراوی جارانە ئەوە دیارە کەرتە دابەشە بەڵام ئەویان پێ دەوتێت ئاوێتەکردن واتە نەخشەیەک ببێ ناو نەخشەیەکی تر چ دەکەی قوتابیان لێرە ئێستا ئەمە چێ لە ئێکسەکەی نێزیکە جیەکە کەواتە دەرین f کەوانە g of x سیرکە چێ لە ئێکسەکەی نێزیکە نەخشەی g کەواتە g و ئێکسەکە دەستە ناو کەوانەی ئێفەکە دەستە دەرەوە واتە ئێفەکە چاوەڕێ دەکە هەتا ئەنجامی g ئێکسەکە ئەوجە لە ئێفەکەی دادنین کەواتە چێ لە ئێکسەکە نێزیک بوو ئەو دەستە ناو کەوانەکەی و ئەنجامەکەی دەنووسی یەکسانە دەکات قوتابیان وەرە نەخشەی gxم لە بۆ بنووسە بابە سیرکەن تێبینێشتر لێرە ئەو بە پێی x دایە بابە ئاگادار بە ئاوێتەکردنی نەخشە بە پێی x کەواتە وەڵامەکەش بە پێی x دەینووسین بەڵام ئەگەر بە ژمارە بدا ئەو کات شتێشترە وەڵامەکە بە ژمارە لە بۆی دەنووسین کەواتە دەرین f وەچ خۆی کەوانە کەواتە چێ لە ئێکسەکەی نێزیک بوو g کەواتە دەچین نەخشەی gx دەینە قوتابیان نەخشەی gx مان چێ بابە بنووسە لە جیاتی gxەکە بنووسە x کەم 2 کەواتە دەبتە f کەوانە x کەم 2 چمان کرد نەخشەی gx مان هینە کە x کەم 2 لە جیاتی gxەکەی نووسیمان بووە x کەم 2 لێرە چ دەکەی قوتابیان ئەمە نەخشەی fx مان هەیە بابە سیرکەن fx بریتیە لە 2x کەم 4 یعنی ئەگەر xb ئەوە 2x کەم 4 بەڵام سیرکەن لێرە نووسرای x کەم 2 ئەتو دەچی چ دەکەی دەچی لە جیاتی هەر ئێکسەکی ئێفی لە جیاتی ئێکسی ئێف ئێکس کەم دوو دابنێ ئێکس کەم دوو دابنێ یعنی هەر چەند ئێفەکە چەند ئێکسی هەبوو لە نەخشەکەی دەی ئەتو لە جیاتی هەر ئێکسەکی ئێکس کەم دووی لە شوێنی دادنەی باشە بین نەخشەی ئێف نەخشەی ئێف قوتابیان لە 2x کەم 4 پێکاتێک کەواتە دەرین 2 ئێکسەکەی لا دەبەم گوتمان چی لە جێی دادنەین گوتمان x کەم 2 کەواتە x کەم 2 نەخشەی f کەم چەندش کرایە کەم 4ەکەی وەچ خۆی بنووسە کەواتە ئەوە نەخشەی f بوو قوتابیان 2x کەم 4 بوو واتە هەیتمان 2x کەم 4 بەڵام لەبەرەوەی لە جیاتی ئێکسەکەی لێرە نووسرای x کەم 2 کەواتە ئەتو دەچی x کەم 2 لە جیاتی هەر ئێکسەکی نەخشەکەی f دادنی تەنها یەک x مان هەیە ئەوەتە ئەو ئێکسە کەواتە لە جیاتی ئەو ئێکسە x کەم 2 دادنێ بین ئەو دوی جارانی ناو کەوانی پێن قوتابیان دەکات چەند بزانین ئەگەر دووەکەی جارانی ناو کەوانی بکەین دەکاتە 2x کەم 4 کەم 4 باب 2x کەم 4 کەم 4 سالب 4 لەگە سالب 4
ئەوانە ئەو دوانە کۆ دەکرێنەوە ئەنجامەکەی دەبتە 2x کەم 8 کەواتە ئەوەش ئەنجامی دۆزینەوەی ئاوێتەکردنی f of gx واتە نەخشەی g بینە ناو نەخشەی f ئەو ئەنجامەکەی دەکاتە 2x کەم 8 ئەوە بەنسبەت ئەو نمونەیە باسی کۆ و کەم و جاران و دابەش و ئاوێتەکردنی نەخشە بین نمونەیەکی ترمان هەیە قوتابیان ئەو جارە بە ژمارە دەمانداتی بە ژمارە بۆ نمونە ئێستا هەر نمونەی هەر هەمان نمونە دەری ئەگەر fx یەکسانی بە 2x کەم 4 و gx یەکسانی بە x کەم 2 ئەوە هەر یەکە لەمانە بدۆزەرەوە f زائد g f کۆ g of 3 بدۆزەرەوە f کەم g 3 بدۆزەرەوە f جاران g 3 بدۆزەرەوە و دابەشەکە وەروها ئاوێتەکردنەکەشم لە بۆ بدۆزەرەوە ئێستا دەین لێرە گوتمان ئەوە دەکاتە چ دەکاتە f 3 of 3 کۆ g 3 چکە بینیان کۆیە کۆیەکەی دەینە هەردووچیان دەرین f 3ەکە دەینە هەردووچیان دەرین f 3 کۆ g 3 یاڵە f 3 بزانین دەکاتەن لە نەخشەکەی ئەگەر ئەمە f 3 دابنین لێرە دەکات 2 جاران 3 دەکات 6 کەم 4 دەکاتە 2 کەواتە f 3 کردیە چەند کردیە 2 کۆ ئەدی g 3 دەکاتەن ئەگەر لە نەخشەی 3 دابنی 3 کەم 2 دەکایەک کەواتە بۆ 2 کۆیەک کەواتە ئەنجامەکەی کردیە چەند ئەنجامەکەی کردیە 3 کەواتە f کۆ g 3 ئەنجامەکەی دەکاتە چەند ئەنجامەکەی دەکاتە 3 زۆر باشە بین داواکراوی دووەم دەرێ f کەم g 3 بدۆزەرەوە f کەم g کەواتە دەرین f 3 کەم g of 3 زانی دەکات چەند یاڵە ئێستا لێرە f 3 گوتمان دەکات چەند قوتابیان ئەوتە دۆزیمانەوە دەکاتە 2 کەمەکەی دانێەوە ئەو جارە یەک هەموو ئەنجامەکەی دەکاتە چەند ئەنجامەکەی دەکاتە موجب یەک لە لقی یەکەم کۆمان کردەوە 2 کۆیەک کردیە 3 بەڵام لە لقی دووەم 2 کەم یەکمان کرد ئەنجامەکەی کردیە یەک ئەو جارە بینە سێەم ئەوە گوتمان هیچیان لە نێوان نەنووسرایە کەواتە بینیان جارانە ئاگادار بە دەرین f 3 جاران g 3 g of 3 یاڵە f 3 چەند دەرچوو قوتابیان ئەو ئەگە لێرە f 3 بنووسین گوتمان دەکاتە چەند f 3 2 جاران 3 6 گوتمان دەکاتە 2 و g of 3 دەکاتە چەند دەکاتە 1 کەواتە لێرە بین ئێستا f 3 جاران g 3 بکە دەرین 2 جاران 1 2 جاران 1 هەر ئەنجامەکەی دەکاتە 2 ئەوە ئەنجامی لێکدانی f g of 3 دابەشەکە گوتمان دەبتە چ دەبتە f 3 لەسەر g of 3 یان f 3 چەندە گوتمان f 3 بریتێ لە 2 و g of 3 بریتێ لە 1 2 لەسەر 1 هەر ئەنجامەکەی دەکاتەوە 2 بینە داواکراوی پێنجەم f of g 3 ئاوێتەکردنەوەیان دەرین چ گوتمان دەرین f کەوانە سێکە چێ لە سەیەکەی نێزیکە جێکە کەواتە دەیخینە و کەوانەی g of 3 یەکسانە یاڵە f کەوانە g of 3 چەندەکە ئاگادار قوتابیانەوە تە g of 3 چەندە یەکە کەواتە یەکەی بنووسە لە جیاتی g of 3 لێرە یەکی بنووسە بابە بووە f یەک کەواتە نەخشەی g ڕۆی ئەنجامەکەی کردێ چەند کردیە یەک ئەو یەکە ئێستا لە نەخشەی f دایدێنێنەوە ئەو جارە f یەک دەکات چەند بابە دەکاتە 2 جاران 1 کەم 4 2 جاران 1 هەر دەکاتە 2 2 کەم 4 ئەنجامەکەی دەکاتە سالب 2 ئەوە نمونەیەکی تر ئەگەر هەر هەمان شێوە کۆ و کەم و جاران و دابش ئاوێتەکردن بەڵام ئەو جارە بە ژمارە دای بەڵام نمونەکەی تر بە پێی x بوو باشە بین ئێستا قوتابیان پرسیاری 28 و 29 هەردووک هەر هاوشێوەی یەکن بەڵام ئەگە پرسیاری 28 باس بکەین دەرێ fx یەکسانە بە x تواندوو و gx یەکسانە بە ڕەجی دووجای x دەرێ f of gx و g of fx بدۆزەوە ئایا هەردووچان یەکسانن ئەو دوی کە دەدۆزینەوە ئێستا مەگە بین جاری یەکەم چ بدۆزینەوە f of gx بدۆزینەوە گوتمان چ دەکەین لێرە دەرین f دەستە دەرێ تابیان لێرە f دەستە دەرەوە کەوانە گوتمان g of x g of x gx یان لێرە f وەچ خۆی گوتمان ئاگادار بەەوە پێی نەزانراوە هەر ئێکسەکە دەبینێتەوە چکە بە پێی x داوا دەکە ژمارەی نەدایەتە بە ژمارە دەرچی وەرە نەخشەی gx بینە داینی نەخشەی gx مان چییە بریتێ لە ڕەجی دووجای x ڕەجی دووجای x ڕەجی دووجای x دەبینە ناو نەخشەی f لە جیاتی x-ەکە دەینووسین بابە یعنی لە جیاتی x داینێ دەکاتە ڕەجی دووجای x هەمووی توان چەند هەمووی توان دوو کەواتە ڕەجی دووجای x لێرە دانێن لێرە لە جیاتی x-ەکەی دەینووسین هەمووشی توان دوو دەکەین
ئاگادار بە ڕەجی دووجا هەر کاتێک توان دوو بکرێ ڕەککە لەگەر توانەکەی دەڕوا ئەنجامەکەی دەکاتە چەند ئەنجامەکەی دەکاتە x کەواتە ئەو وەڵامەکەی کردی x f of g of x چەند دەرچوو قوتابیان x دەرچوو بین ئەو جارە پێچەوانەکەی g of f x بدۆزینەوە بزانین ئایا ئەو چەندەکە و ئایا یەکسانن دەرێن چێ لە ئێکسەکەی نێزیە قوتابیان ئێفەکە کەواتە جیەکە لە دەرەوە کەوانە بینوسە fx بیایخە ناو کەوانە باش ئەوە g of fx g باجارێ چاوەڕێکە بزانی ناو کەوانەی fx وەرە نەخشەی fx بنووسە بابە fx چیە x توان دوو کەواتە لە جیاتی نەخشەی fx چدا دەنێم x توان دوو باشە ئەگە بین x توان دووی ببینە ناو نەخشەی g یعنی لە جیاتی ئێکسەکەی ویدانی نەخشەی جیمان چیە ڕەگە دەرێن ڕەجی دووجای لە باتی ئەو ئێکسە ئەو x توان دووی دادنێ باش ئەو x توان دووی دادنێ کەواتە لێرە لە سادەکردن ڕەجی دووجا ئاگادار بە هەمان بوو لە پۆلیدا سادەکردن چۆن ڕێگێک ئەگەر ژێرەی توانی بۆ نمونە ڕەجی دووجا توانی دوو بوو توانی سێ بوو توانی چار بوو توانی پێنج بوو چۆن ئەگەر لە توانەکەی ڕەکەی گەورەتر بوو چۆن سادەی دەکەین لێرە ئەوە توانەکەی دووە سیرکەن لەگە ڕەکەی دەڕوا بەڵام هەر کاتێک توانی جووت لە دەرەوەی کەوانە لە دەری ڕەکەی بووە توانی تاک ئەوە دەوی بەهای ڕوتەچی لە بۆ زیاد بکەیت کەواتە بەهای ڕوتەچی لە بۆ دادنێ چکە لێرە توانەکەی جووتە لە دەری ڕەکەی بۆچە بۆ توانی تاک ئەوە تەنها لۆ چێدان دەرێ هەر کاتێک ژێڕەکە توانی جووت بوو لە دەرێ بۆ توانی تاک دەی بەهای ڕوتی لە بۆ بنووسی ئێستا ئایا ئەو دوو یەکسانە ئەو دوو یەکسان نینە کەواتە ئەمە چ دەرێن نەخێر g of f یەکسان نییە بە f of g باش با بە یەکسان نینە چکەوە x ئەوە هەم قیمەتێک وەردەگری موجب سال بەڵام ئەوە تەنها سفر و موجب دەرەچی وەڵامەکەی کەواتە ئەویان لەگەرەوی یەکسان نینە پرسیاری 29 بە هەمان شێوە دەکەی قوتابیان وەکو پرسیاری 28 یەکەم جار f of gx دەدۆزیەوە دوای g of f دەدۆزیەوە بە هەمان شێوە سیر دەکەی هەردووچان یەکسان نینە ئەو بەنسبەت پرسیاری 28 و 29 پرسیاریش ترمان هەیە تابیان لێرە دەرێ شیرین بەردێکی بۆ گۆمە ئاوێکی وەستاو هەڵدا چەند بازنەیەکی هاوچەقی یەک لە دواییەکی دروست بوو نیوەتیرەی بازنەی فراوانەکانیان بە پێی نمونەی r یەکسانە بە 0.6 t زیاد دەکات بە پێی کاتە کە تی هێمای دروست بوو هەڵدانی بەردەکەیە کە بە چرکە و r نیوەتیرەی بازنەکەیە ڕوبەری بازنە بە پێی a یەکسانە بە پای r دووجا ڕوبەری بازنە هەمووتان دەزانن پای r دووجایە هەژمار دەکرێت نەخشەی a of r t بدۆزەوە ڕوبەری بازنە فراوانەکە چەندە پاش 6 چرکە لێرە ئێستا بین چمانەیە قوتابیان داوای چ دەکە بابەجان داوای a of r t دەکا یاڵە دەرین a لە دەرێ r of t لەناو کەوانە گوتمان چێ نێزیکە لە تێکەی ئارەکە کەواتە ئارتێکە دەستە ناو کەوانە ئارتیمان چێ بابەجان ئارتی ئەوە تا ئەو ئارەکە بە پێیتی تەمەشاکەن 0.6 تیە کەواتە دەرین a of 0.6 t دەبین لە ناو چ دادنێ قوتابیان دەیبین لە ناو نەخشەی ئەی دادنێ ئەوەیان لە ناو نەخشەی ئەی ئێستا ئەوە نەخشەی ئەی سیرکەن ئەوە یاسای ڕوبەری بازنەیە دەکا پای ئار دووجا یەکسەر لەوێدانێ دەرێ پای وەچی خۆی پای دادنێەوە لە جیاتی ئارەکەی 0.6 تی دادنێ کەواتە دەرێ 0.6 تی هەمووی توان دوو یاڵە قوتابیان لێرە ئێستا 0.6 تی هەمووی توان دوو بکەین هەردووچان توان دوو دەکەین توانەکەی دێنە هەردووچان ئەویان دەکا 0.36 پای تی توان دوو کەواتە دەکا 0.36 پای تی توان دوو کەواتەوە چمان کە داواکراوی یەکەم دەرێ ئەی ئۆف ئارتی بدۆزە گوتمان ئەی ئارتی لەناو کەوانە ئارتی چێ با بە ئارتی دای ئەوتا بە پێیتی دەکاتە 0.6 تی دەچین لە ناو نەخشەی چێدادنەی لە یاسای ڕوبەری بازنە دادنێن لە جیاتی ئارەکە کە ئەوە نەخشەی ڕوبەری بازنەیە لەوێ دادین لە جیاتی ئارەکەی 0.6 تی دادنین دەکاتە 0.36 پای تی دووجا داواکراوی دووەم دەرێ ئەی ئۆف r ئۆف 6 بدۆزەرەوە دەرێن r ئۆف 6 دەکاتە ئەی ئۆف r ئۆف 6 دەکاتە دەی شەشەکەی لەوێ دادنین ئەی ئۆف ئەگە شەشی لێرە دابنێ قوتابیان لە جیاتی تیەکەی شەشی دابنین دەکاتە 3.6 ئەگە بین لە نەخشەی ئەی دابنین لە جیاتی ئارەکە دایبنین دەکاتەن ئەنجامەکەی دەکاتە پای 3.6 توان دوو 3.6 توان دوو بکەین دەکاتە 12 پوینت دەکات 12.96 پای
کەواتە ئەوە وەڵامی داواکراوی دوم AFR6 بدۆزەرەوە ئەنجامەکەی دەکاتە 12.96 بین سیاریشتر سێ نەخشەی H و G و F بدۆزەرەوە بۆ ئەوەی کەی یەکسانبی بە F of G of H کاتێک کەی X یەکسانبی بە ڕەجی دووجای 2X کەم 2 قوتابیان لێرە ئەمە لە ئەنجامی ئاوێتەکردنی نەخشەی H لە بۆ G و لە بۆ F ئەوە ئەنجامەکەی دەرێ بەو شێوەی دەرچی ڕەجی دووجای 2X کەم 2 ئێمە دەین لێرە نەخشەکان بەو شێوەی دەنووسین سێرکەن ئێستا نەخشەی H بە چ دادنین بە 2X و نەخشەی F بە ڕەجی دووجای X و هەروەها نەخشەی Gش بە X کەم 2 دادنین دەین چ دەکەین ئەگەر ئاوێتەی بکەین ئەو نەخشەیە ئەو کە X دەچواتە F of G of X دەکاتە چ دەکاتە ڕەجی دووجای 2X کەم 2 کەواتە دەتوانی HX بە 2X دابنی و FX بە ڕەجی دووجای X دابنی و هەروەها GXش بە X کەم 2 دابنی ئەنجامی ئاوێتەکردنی ئەو سێ نەخشەیە ئەو وەڵامە دەردەچی کە لە پرسیارەکە دایتی بین 16 چەند پرسیارە لەگەر پرسیاری وزاریمانێ قوتابیان پرسیاری یەکەم دەرێ ئەگەر GX یەکسان بە کەم X2 و FX بە 2X کۆیەک ئەوە ئەنجامی GX کەم FX بدۆزەرەوە ئەو ساڵی 2014-2015 خولی دۆم هاتەوە هەردوو نەخشەکەی چێ دەکەی قوتابیان هەردوو نەخشەکەی کەم دەکەی بەس G کەم F دەکەی ئاگادار بە ئەنجامەکەی دەکات سالب 2X کەم X2 پرسیاری دوم بە هەمان شێوە بەهای F جاران G سێ بدۆزەرەوە ئاگادار بە ئەوە جارانە بابە دەی دەری F سێ جاران G سێ ئەنجامەکەی دەکاتە چەند ئەنجامەکەی دەکاتە 20 واتە سێ لە هەردوو نەخشەکەی دادنەی جارانیان دەکەی ئەنجامەکەی دەدۆزیەوە ئەوەش لە 2017-2018 لە تەمهیدی هاتوتەوە پرسیاری سێم بە هەمان شێوە داوای چ دەکات داوای FG سێ دەکە بە هەمان شێوە ئەوەشیان دیسان دووبارە نەخشەکەمان F یەکسانە بە 4 کەم 2X2 و G یەکسانە بە 2 کەم X ئەوە لە ساڵی 2015-2016 هاتوتەوە گوتمان ئەوە جارانە دەچی سێ لە هەردوو نەخشەکەی دادنەی ئاگادار بە لە هەردوو نەخشەکە جارانیان دەکەی ئەنجامەکەی دەکاتە چەند دەکاتە ئەی چاردە پرسیاری چارەم بە هەمان شێوە دیسان بەهای F جاران G ئەو سێ بدۆزەرەوە کاتێک F یەکسان بە 2X و G یەکسان بە X2 کۆ هەفت ئەوە لە 2014-2015 لە ئاشنابوون هاتوتەوە دیسان سالب سێ لە هەردوو نەخشەی دادنەی قوتابیان جارانیان دەکەی ئەنجامەکەی دەکاتە سالب 96 پرسیاری پێنجەم ئەگەر F یەکسان بە 2 لەسەر X و G یەکسانی بە 1 کۆ X2 دەرێ کام لەمانە لێ یەکسانە بە G of F سا ئەو ئاوێتەکردنە ئاگادار بە ئەوەیان ئاوێتە کەواتە بچ دەکەی دەچی سالب 2 لە نەخشەی F دادنەی لە نەخشەی F کە دەکاتە سالب 1 سالب 1 لە چێ دادنەوە سالب 1 لە نەخشەی G دادنەی دەکا 1 کۆ سالب 1 توان 2 دەکا 1 کۆ 1 ئەنجامەکەی دەکاتە 2 کەواتە وەڵامی لقیبی ڕاز دەبی پرسیاری شەشەم بەهای F of G 2 بدۆزەرەوە ئاوێتەکردن ئاگادار بە کەواتە دەبی یەکەم جار دووەکەی بدەی G نەخشەی G لە نەخشەی G دادنەی دەکاتە 4 کۆ 1 دەکا 5 دەی 5 لە چێ دادنەی لە نەخشەی F لە نەخشەی F دان 1 لەسەر 5 کەم 3 ئەنجامەکەی دەکاتە 1 لەسەر 2 کەواتە وەڵامی ڕاست بریتە لە لقیبی بریتە لە 1 لەسەر 2 قوتابیان وانەی ئەو ڕۆمان کۆتایی هات تاکووانەیەکتر خواتان لەگەڵ